کاندیدای پێشووی سەرۆکایەتی ئەمریکا هیلاری کلینتن بە گەرمی لەلایەن بەشداران لە واشنگتنەوە پێشوازی لێکرا کە ڕێکخراوی بەرگری لە منداڵان میوانداری دەکرد. خانمی هیلاری لەو کاتەوە نەیتوانی لە بەرامبەر ترامپ وەک بیلیاردێرێکی نیویۆرک سەرکەوتن وەدەستبێنێ لە دۆخێکی باشدا نەبووە. ئێستا دانی پێدادەنێم کە هاتم بۆ ئێرە ئەم شەو بۆ من کارێکی وا ئاسان نەبوو. لەم هەفتەیەدا چەندین جاری وا هەبووە کە دەمویست تەنیا خەریکی خوێندنەوەی کتێبێک یان لەگەڵ سەگەکانی خۆم سەرگەرم بکەم کە هەر لە ماڵ بمێنمەوە. وەزیری پێشووی دەرەوە و سێناتۆری ئەمریکا بەجددی داوای لە بەشداران کرد بەسەر ناخۆشی سەبارەت بە هەڵبژاردندا زاڵ بن و بۆ باشترکردنی ئەمریکا درێژە بە کارەکانیان بدەن. دەزانم لە ماوەی هەفتەی ڕابردوودا خەڵقێکی زۆر پرسیاریان لە خۆیان کردووە دەخوا ئەمریکا ئەو وڵاتەیە بیرمان لێ دەکردەوە یان نە. جیاوازیەک بەهۆی ئەو هەڵبژاردنە سەری هەڵدا کە زۆر قوڵ بوو، بەڵام تکایە گوێ بۆ ئەم قسەیم ڕابگرن. ئەمریکا بایەخی ئەوەی هەیە، منداڵەکانمان بایەخی ئەوەیان هەیە، باوەڕ بە وڵاتەکەمان بکەن و بۆ بایەخەکانمان خەبات بکەن و هەرگیز تەسلیم مەبن. بۆنەکە خەڵاتی بە 5 قوتابیدا کە لە پرۆگرامی بەرگریکردنی منداڵاندا بەشداریان کرد. ئەو پرۆگرامەی پشتیوانی لەو گەنجانە دەکات کە ژیانێکی سەختیانە بووە. کلنتۆن پەیوەندی لەگەڵ ئەو گروپە خێرخوازە هەیە و دەگەڕێتەوە بۆ دەی 1970 کە دوای وەرگرتنی بڕوارنامە لە بەشی یاسا لە زانکۆ یێل وەک لێکۆڵەرێک تێکەڵ بەو گروپە بوو